بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی تورکیا کۆتایی هات بە پێی ئەنجامە بەرایەکان ڕەجەب تەیب ئەردۆغان توانی ببێتەوە بە سەرۆکۆمار وەکو یەکەمین سەرۆکۆمار لە دوای گۆڕینی سیستەم لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی دەست بەکار دەبێت. هاوکات پارتی دموکراتی گەلان هەدەپە وەکو پارتێکی کوردی توانی ڕێژەی زیاتر لە سەدادەی دەنگەکان بەرز بێنێت و ئەم جارش بچێتەوە پەرلەمانی تورکیا. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر سەلام عەبدولکەریم شارەزا لە کاروباری تورکیا، لە هەولێریشەوە عەبدولسەلام عەبدولمەجید شارەزا لە کاروباری تورکیا تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. بەپێی ئەنجامە بەرایەکانی هەڵبژاردننی تورکیا، ئەردۆغان سەرکەوتنی بەدەستهێنا وەک یەکەم سەرۆکۆماری دوای گۆڕینی سیستەمی وڵات لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی هەڵبژێردرا. هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی لە تورکیا بەڕێوە چوو. بۆ پۆستی سەرۆکۆماری تورکیا 6 کاندید ڕکابەری یەکتریان دەکرد کە پێکهاتبوون لە ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی پارتی دادوگەشەپێدان و پارتی نەتەوە پەرست مەهەپە، محەڕەم ئینجە کاندیدی پارتی گەلی کۆماری جەهەپە و سەلاحەدین دەمیرتاش کاندیدی پارتی دیموکراتی گەلان هەدەپە و مەراڵ ئەکشنەر کاندیدی ئی پارتی و تەمەل کەڕەموڵڵا ئۆغڵۆ کاندیدی پارتی سەعادەت و دۆغۆ برینجی کاندیدی پارتی نیشتیمانی. بەپێی ئەنجامە بەرایەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیا، ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی پارتی دادوگەشەپێدان و مەهەپە توانی ڕێژەی زیاتر لە 52 دەنگەکان بەدەست بێنێت و ببێت بە یەکەم سەرۆکۆمار لە سیستەمی تازەی سەرۆکایەتی. ڕکابەرەکانی دیکەژەریەکە لە محەڕەم ئینجە توانی ڕێژەی لە 30 دەنگەکان و سەلاحەدین دەمیرتاژ ڕێژەی لە 7 دەنگەکان و مەراڵ ئەکشنەر ڕێژەی لە 7 دەنگەکان و تەمەل کەڕەموڵڵا ئۆغڵۆ و دۆغۆ برینجی نەیانتوانیوە ڕێژەی لە 1 دەنگەکانیش بەدەست بێنن. بەپێی ئەنجامە بەرایەکانیش بۆ هەڵبژاردننی پەرلەمان، هاوپەیمانی کۆمارکە پێکهاتووە لە پارتی دادوگەشەپێدان و مەهەپە توانی سەرکەوتن بەدەست بێنێت و ڕێژەی لە 154 دەنگەکان بەدەست بێنێت، هەرچی هاوپەیمانی میلەتی شەکە پێکهاتووە لە پارتی گەلی کۆماری و ئی پارتی و پارتی سەعادەت توانیان ڕێژەی لە 133 دەنگەکان بەدەست بێنن. هەدەپاش وەک پارتێکی کوردی توانی بربەستی لە 110 تێپەڕێنێت و جارێکی دیکە بچێتەوە پەرلەمانی تورکیا. ئەمەش چاودێران بە سەرکەوتن بۆ هەدەپا دایدەنێت. بەپێی ئەنجامە بەرایەکان، هەدەپا ڕێژەی زیاتر لە 110 دەنگەکانی بەدەستێناوە. پارتەکانی دیکەش کە پێکهاتبوون لە هوداپەر و وەتەن نەیانتوانی ڕێژەی لە 110 دەنگەکان بەدەست بێن و هیچ پەرلەمانتارێکیان لە پەرلەمانی نوێی تورکیا نابێت. ئەمڕۆ یەکشەممە هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی تورکیا بەڕێوە چوو. بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتیش 6 کاندید ڕکابەریان دەکرد و بۆ پەرلەمانیش 8 پارتی سیاسی کێبڕکیان لەسەر 600 کورسی پەرلەمانی کرد. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. گەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ڕای بەڕێستان لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانە، گە سەرەتا لەسەر مەسەلەی سەرۆکایەتی قسە بکەین کە 6 کاندید بوو کە ئێستا ئەردۆغان سەرکەوتنی بەرزهێناوە. خەڵک هەموو ڕاپرسیەکان چاوەڕێەوە بوون کە لە خولی یەکەم نەتوانرێت ئەم پرسەیەک لا بکرێتەوە، بۆ چوونیە و چی وای کرد کەم پرسە سەرۆکایەتی لە خولی یەکەمی هەڵبژاردنەکان یەکلا بکرێتەوە. بەڵێ ئەم کاتان باشم کاتی بینەران و بیسەرانی کەناڵی پەیام باش بێگومان سەرکەوتنی ئۆردوگان لە هەردوو جەولەکە پێشبینی کرا و بە تایبەتی لە گەڕی دووەم زیاتر پێشبینی کرا و هەرچەندە گەڕی یەکەمیش بە حکمی کۆمەڵێک هۆکار پێشبینی کرا و یەکەم لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو تا دەستپێکردنی هەڵبژاردن لە 90% میدیای تورکی لەلایەن ئۆردوگان و ئاکەپەوە هەژمنی بەسەرا کرا بوو
و سەرجەم میتینگەکان و لێدوانەکان و بڵێن ئەو کۆڕووکۆبنەوەانە و خۆتان دەزانن و کۆمەڵگەی تورکیش لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە زیاتر پەیگیری بڵێن بارودۆخی سیاسی دەکا و ئاکەپە و ئۆردوگان هەژمونێکی تەواویان بەسەر لە سەدا 90 میدیا کردبوو. خاڵێکی تر پەرتەوازەیی بەرەی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی کە ڕاستە بڵێن پارتەکانی دەرەوەی ئەک پارتی و مەهەپە هاوپەیمانەتیان نەبوو لە هەڵبژاردننی پەرلەمانی، بەڵام پەرتەوازەیی ئۆپۆزیسیۆن و نەبوونی کاندیدێکی بەهێز لە ڕکابەریکردنی ئۆردوگانە ئەمە هۆکارێکی تر و خاڵێکی تر کارەکانی ئۆردوگان و ئاکەپە لە ماوەی فتری 14 ساڵی ڕابردوودا لە ڕووی بەرزکردنەوەی دۆخی ئابووری داهاتی تاکە کەس و گەشەکردنی تورکیا لە بواری ئابووری و هەموو ئەوانە هۆکار بوون، هەرچەنە بەم دوایانە بارودۆخی ئابووری ڕێژەی هەڵاوسان زیادی کردبوو، داهاتی تاکەس دابەزی بوو، عەجزی میرزانی زیاتی کردبوو، بەڵام ئەمە بەر لەوەی پێشخستنی هۆکاری پێشخستنی وادەی هەڵبژاردن بۆ ئەوە بوو کە ئۆردوگان ڕێگەی نەدا ئەو کەم و کورتی ئابووریانە دەرکەوێت زیاتر تا فترەی ساڵی ئایندە و مانگی 11 هەڵبژاردنەکە وادی دیاریکراوی ئەو کاتە بوو بۆ یەتوانی لێرەوار و پرۆسی داگیرکاری ئەفرینیش ڕاستە بۆ ئێمەی کورد پرۆسێکی داگیرکاری بوو لەسەر ئاستی ڕۆژاوای کوردستان و باکوور و هەموو پارچەکان، بەڵام بەنسبەت کۆمەڵگەی تورکیەوە بەشێکی زۆر لە شەقامی تورکی وەک پاڵەوانێکی نەتەوایەتی لە دوای ئەتاتورکەوە لە ئۆردوگان دەڕوانن و بۆ خۆشی دووەمین شخصیەتی بەهێزە لە دوای ئەتاتورکەوە کە لە مێژووی چرخی تورکیا دەرکەوت بێ و بەرزکردنەوەی شانوشکۆی تورکیا لەسەر ئاستی نێودەوڵەتی لەگەڵ ئەمریکا، لەگەڵ رووسیا، لەگەڵ ئێران و لە بارودۆخەکانی ناوچەکە هەموو ئەوانەوە هەروەها بانگەشەکانی بۆ پەلامەردانی بڵێن پرۆسی سەربازی لە قەندیل بامان شێوەوە لە هەمووشی گرنگتر پێڕووکردنی دوو خیتابی گرنگ، خیتابێکی قەومی لەگەڵ خیتابێکی ئاینی و ئەمە وای کرد کە زیاتر ئۆردوگان بتوانێت کەسبی دەنگەکانی کۆمەڵگەی تورکی بکە، هەرچەندە ڕێژەکە 52 یاخود 53 ئەگەر تەواو لە ساسەد یەکلایەتەوە بەڵێ ئەگەر بچێتە 54 تێبینەکەین زۆر نییە، بەڵام بەنسبەت ئەنجامی هەڵبژاردنەکانەوە کە لە گەڕ یەکەم یەکلای کردوێتەوە خاڵێکی گرنگە، چونکە ئیتر ئۆردوگان جێگیر دەبێت لەسەر سیستەمی سیاسی بۆ ماوەی 5 ساڵ فەرمانڕەوایەتی دەکات و خۆی سەرۆکی وڵات دەبێت و بەڵام گرفتەیە گەر دەرفەتە بێت لە تو ئاماژە پێ بن مەسەلەی ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانە تا ڕادێت زۆر باش بە سەدا ئەو ڕێژەی بوون بە سەر و کۆمار تەنها پێویستی بە ڕێژەی لە 150 کشنی لە سیستەمە 50 زائیدێک لەگەڕ یەکەمە بۆ ماوەی 5 ساڵیش ئەردۆغان بەردەوام دێت سەر و کۆمار. بەڵێ بۆ ماوەی 5 ساڵ ئەی سەبارەت بە کاندیدی لایەنەکان تۆ وەکو شارەزایەک لە کاروباری تورکیا پێت باش بوو نمونە کاندیدی کوردی شەبوو سەلاحەدین دەمیرتاش کە بە پێی ئەنجامەکان بۆ نمونە لە سەدا 7 دەنگەکانی بەرەسێنەوە شتێکی باشە کورد کاندیدێ بۆ سەرۆکایەتی؟ بەڵێ طبعاً بۆ خۆتان ئەزانن جارێ بوونی کورد لە پرۆسی سیاسی لە باکوور لە تورکیایە بابەتێکی زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە دەزانین لە فتری ڕابردوو بە درێژایی زیاتر لە 37 ساڵ 38 ساڵ لە خەباتی چەکداری و سیاسەتەکانی تورکیاش بەرامبەری نەیتوانی و هەم کێشەی کورد کۆتایی پێبێنێ لە وڵاتە و هیچ ئەنجامێکیشی نەبوو، بۆیە بوونی کاندیدی کورد بەڕێز دەمیرتاش لە هەڵبژاردننی سەرۆکایەتەکە خاڵێکی گرنگە و ئەنجامەکانیشی کە تاوەکو ئێستا سێەم کاندیدا تاوەکو ئەگەر لە 100 میلیۆن لەکشنات پێشی نەکەوێت لە دوای ئۆردوگان و محەرم ئەنجا سێم ئەمە بۆ خۆی گرنگە و بە گوێرەی بەشێک لە دراستەکانیش دووەم لە ڕووی شخصیەتی جەماوەری و خۆشەویستیەوە دووەم سەرکردێ لە دوای ئۆردوگان دێ لەبەرەوەی توانای مخاتەبەکردنی کۆمەڵگەی تورکی هەیە جگە لە بڵێن لە کوردیش و هەروەها بایەخی ئەم بوونی دەمیرتاژ ئەوەیە کە لە زیندانی شابوو توانای ئیرادەی بەرزیە و تەحەداکردنی سەرجەم ئەو بربەستانی کە لە بەردەمی ئابوو و سەرباری ئەوەش ڕێگە پێنەدانی دەرکەوتی لە میدیای تورکی نێشتنی هاتە دەرەوەی لە زیندان و میتینکردن و مخاتەبەکردنی خەڵک لەسەر شەقامەکان و شوێنەکان ئەمەش خاڵێکی تر بوو کە دەمیرتاژ سەرباری هەمووان نەتوانی بەشداری بکە و ڕێژەیەکی زۆرە. بەڵێ سوپاسێک کاوتۆر مامۆستا عەبدولسەلام ئەگەر بینە لای بەڕێز سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا سەرنجی بەڕێز لەسەر هەڵبژاردننی سەرۆکایەتی چییە دواتر سەر هەڵبژاردننی پەرلەمانیش دەکەین پێ دوای دەرچوونەوەی ئەردۆغان و بوونی بە یەک ئەم سەرۆک کۆمار دوای گۆڕینی سیستەم لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی چ کارگەرێکی لەسەر ناوخۆی تورکیا وایە کارگەرێکی لەسەر مەسەلەی پرسی کوردیش دەبێت لە وڵاتە؟ بەڵێ بە قەناعەتی من ئەوە سەرەتایەکی نوێیە لە بۆ دەوڵەتی تورکیا کە لە ساڵی 1923 دەوڵەتی تورکیا ڕاگەیاندرا تاکو ئێستا دەوڵەتی تورکیا بە سیستەمی پەرلەمانی بەڕێوە دەچوو، بەڵام لە ساڵی 2002ەوە لەوتەی ئەک پارتیاتە سەر حکمی ئەو وڵاتە
توانیویان گۆڕانکاری بنەڕەتی لە وڵاتەدا ئەنجام بدەن هەم لە پرۆسی سیاسی بیتن هەمش لە ڕووی ئابووریەوە بیتن پێش 2002 تورکیا لە ڕووی ئابووریەوە لەسەر ئاستی زیادە لە ڕێزبەندی 123یەمین بوو لە کاتی هاتنی ئەردۆغانوان و تاکو 2017 توانیان ڕێزبەندی تورکیا لە ئەوەی دەوڵەتانی جیهاندا لە 123یەمین بگەینە 16مین کە ئێستا ئەندامی گروپی بیستی بەهێزترین ئابووریە لە جیهان هەرچەندە لەو ماوەی دواییدا نرخی لیرەی تورکی دابەزیوە ئەوەش لە دەرەنجامی هەندێک هەڕەشەی وڵاتانی ڕۆژئاوایە بە تایبەتی هەندێک کۆمپانیا کە لە بواری دراوی وڵاتاندا دەکۆڵنەوە یەک لەوانە مۆندی بانگەشەی خراپ لە بەرامبەر تورکیا دەکاتن کە ئاستی ئابووری ئەو وڵاتە بەرەو خراپی دەڕواتن ئەوە کاریگەریەکی ڕاستەقینەی هەیە لە دابەزینی نرخی لیرەی تورکیدا دەرچوونی ئەردۆغان لەو ئەوەیەدا بە قەناعەتی من هەرچەندە شارەزایان و ئەو کۆمپانیانێکە لە بواری هەڵبژاردندا تەخمیناتیان دەکرد کە بەو خولوی دووەم بڕواتم بەڵام من لە دوێنێەوە لە چەندین کەناڵ بەشداریم کرد ئیدعایەوەم دەکردکەوە ئەردۆغانوان لە خولی یەکەم لەو هەڵبژاردنەدا هەم لە پەرلەمان بیتن هەمش لە ئەوەی سەرۆکایەتی بیتن زیاتر لە 150 دێنێن چونکە خوێندنەوەی من بۆ هەڵبژاردنەکانی ڕابردوو تورکیا ئەوەی بە من ئەوە دەکرد دڵنیایی دەکردمەوە کەوا هەڵبژاردنەکانی ڕابردوو کاتێک کە خوێندنەوەی بۆ دەکەین دەبێ ئەردۆغانوان و لەو هەڵبژاردنەش کە بانگەشەیان دەکرد دەبێ ئەردۆغانوان لە 150 ئەو دەنگانە بێننەوە چونکی ئەوانەی لە بەرامبەریان بوون جەهەپە بیتن هەدە بیتن نەیان توانی بانگەشەیەکی ئەوها بەهێز بکەن بۆ ئەوەی بتوانن بلێن لە دەنگەکانی ئاکەپە کەمتر بکەنەوە من قەناعەتم وایە لە تورکیا گۆڕانکاری تەنها بە ڕێگەی ئەوە چی لایەنەکی سیاسی نوێدا بمەزریتن هەموو لایەنەکە لە ناوخۆیدا کۆ بکاتەوە ئەو کاتی گۆڕانکاری لە تورکیا ڕوو دەداتن بەڵام ئەو حزبە تەقلیدیانەی کە لە پێشەوە لە ساڵەکانی بلێن 50-60ەکانەوە لە گۆڕۆپانی سیاسی تورکیانە من قەناعەتم وایە ئەوانە ناتوانن گۆڕانکاری لە تورکیا بکەن و ئەک پارتی لە دەسەڵات بین نەخوارێ بۆیە کاتێککە ئەک پارتی هاتە سەرکایەی سیاسی لە تورکیادا لە ساڵی 2002دا من ئەو کاتی مەقالێکم نووسی بووم حتا 2023 ئەک پارتی لە دەسەڵاتی تورکیا بێڕکابەر دەبیتن چونکە ئەو بانگەشانەی کە ئەک پارتی هاتەکایی سیاسی تورکیاوە پلانی استراتیزی کورتخایەن تاکو 2023یاندا نبوو مجموعە پلانێکی استراتیزی گرنگیاندا نبوو و پلانی درێژخایەنیان دانایە لە بۆ ساڵی 2071 و سەبرە لەو ئاراستەیەدا دەڕوە ئەوە کاریگەریەکی زۆری لەسەر گەلی تورکیادا هەیە کە ئەک پارتی دەتوانیتن ئەو وڵاتە بەرەو کەنارەکانی ئارام بووباتن من پێشبینیم دەکردکەوە ئەک پارتی لەو ئەوەیەدا لەو هەڵبژاردنەدا بە سەرکەوتوی لە خولی یەکەمشدا دەربچیتن وەروە بینیمان ئەو پێشبینیێشم هاتەدی بەڵێ بە سەرکەوتنی بۆ نمونە بوونی ئەردۆغان بە سەرۆکۆمار و لە سیستەمی تازی سەرۆکایەتیدا مەسەرەن چ کاریگەرێکی لەسەر ناوخۆی تورکیا و لەسەر کوردیش دەوێت پێ دوایە کاریگەریەکان باراستەی باش یاخود باراستەی خراپ چکە زۆرێک لە خەڵک بۆ نمونە ئەردۆغان بەوە تۆمەتبار دەکەن کە دەوێت بەرەو دیکتاتۆریەت بڕوات ڕایبەرزت لەو بارەیە چییە؟ طبعا ئەو لایەنانەی بانگەشەی ئەوە دەکەن کە ئەردۆغانوان بەرەو دیکتاتۆریەت دەڕۆن ئەوە چی ڕاست نییە بەڕاستی تەنها ئەوەی بلێن نارانی ناحەزانی ئەردۆغانن ئەو بانگەشەیە دەکەن چونکە خۆی لە خۆیدا ئەردۆغان بە ئەوە چی پرۆسەیەکی دیموکراسی بە دەنگدان دێتن و لە هەمانش کاتدا ئێستا سەرۆکی دەوڵەتش بە دەنگدانی جەماوەرد بە دەنگدانی هاوڵاتیان بە دەنگدانی گەلی تووشیاوە هەڵدەبژێردرێتن بەڵام لێرەدا دووشتی گرنگەیە بەڕاستی ئێمە گەر بێت و شرۆڤەیەک لە بۆ ڕابردووی تورکیا بکەین سیستەمی پەرلەمانی تورکیا بکەین دەبینین لە ساڵەکانی 90دا کە ئەو سیستەمی پەرلەمانیە لە تورکیا پەیڕەو دەکرا بەردەوام قەیرانی سیاسی قەیرانی ئابووری بە دواییدا خۆدەی نات چونکە مەزموعە حزبێک داتنە ناو پەرلەماندا لەوێن ئاستەکانیان وەکو یەک دەبوو بەڕاستی ململانێ دروست دەبوو و لێک نەگەیشتنەک دروست دەبوو لە بینی لە نێوان ئەو پارتە سیاسیانەدا لە کاتی بلێن بولەند عەزەویت بیتن لە کاتی بلێن
ئەوەی یلماز بیتن مەسعود یلماز بیتن لە کاتی تانسۆچیلەر و ئەوانەدا بینیمان لە کاتی ئەربەکان بەردەوام قەیرانی سیاسی لە تووشیادا هەبوو چونکە ئەو لایەنانە کە داهاتنە ناو پەرلەمانێ بە ڕێژەیەکی کەم داهاتن و لە کاتی دروستکردنی حکوومەتدا داوای شتی زۆریان دەکرد داوای پۆستی استراتیزیان دەکرد ئەوە ژوای دەکرد بەردەوام لە تووشیا بەرەو هەڵبژاردننی پێشوەختە بڕۆن لە ساڵەکانی هەشتا حتا 12,000 حکوومەت لە تووشیا دانرا هەڵبژاردن کرا بە قەناعەتی من ئەو سیستەمی سەرۆکایەتی واتە کە ئێستا پەیڕەو دەکرێتن لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو وەکو ئەمریکا و بەریتانیا لە زۆربەی وڵاتەکانی ئەمریکای باشووردا پەیڕەو دەکرێتن ئەو سیستەمە ناتوانین بڵین سیستەمێکی دیکتاتۆریە بەڵام دەتوانین بڵین ئەو سیستەمەوا دەکاتن کە وڵات لەلایەن حزبێکەوە بەڕێوە بچیتن و تاکە سەرۆکە چێبی و ئەگەر بێت و ئێمە تەماشای ڕێفراندۆمی ساردەی 6 2017 بکەین کە لەسەر ئەوە کرا و ڕێفراندۆمە لەسەر دەستوری تووشیا کرا هەژدە خاڵی زۆ گرنگی لە خۆدا دەگریتن زۆربەی دەسەڵاتەکان دووبارە دەداتەوە پەرلەمان بەڵام هەندێک دەسەڵاتی کە هەیە لە سەرۆکی کۆمار دەبیتن وەکو ڕاگەیاندنی باری نائاسایی لە وڵاتەدا ئەگەر بێت و ڕوبەڕووی هەڕەشە ببیتن یەک لە ئەوەکانی ترش ئەوەیە کە سەرۆکی وەزیران نامینێتن و وەزیرەکان حکوومەت بخۆی سەرۆکی دەوڵەت بەخۆی دیاری دەکاتن ئەوە یەک لە خاڵە لاوازەکانە کە پێشبینیەوە دەکرێتن ئەردۆغان بە کەیفە خۆی وەزیرەکان دیاری بکاتن چ کاتێکش بێوێ لە ئەوە لایەن بداتن لە وەزارەت لایەن بداتن من پێم وایە ئەوە وا دەکاتن کاری دەوڵەت زیاتر ئاسان بیتن و تورکیا بەرەو ساقامگیری سیاسی دەباتن چونکە 5 ساڵ ئەو حزبی ئەک پارتی لە دەسەڵات دەبیتن لەو 5 ساڵەدا ڕکابەری نابیتن ململانی نابیتن بەڵام لە پەرلەمان معارەزە دەبیتن ئۆپۆزیسیۆن دەبیتن لە هەمان کاتشدا دەسەڵات دەبیتن بریارەکان لەوێ دەدرێتن یاساکان لەوێ دەردەچیتن بەڵام هەندێک شتی تریش هەیە کە ئەوەی لەسەر ئەردۆغانوان ڕادەوەستیتن ئەوەیە کە هەڵبژاردن لە تووشیا لە مەوداوە 4 ساڵ جارێک نابی 5 ساڵ جارێک دەبیتن و هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکایەتی لە هەمان کاتدا دەکرێتن دەرفەتش درا ئەردۆغانی بۆ ماوەی 10 ساڵی داهاتوو کە بتوانیتن لە حکومداری ئەو وڵاتە ببینێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس کاگتوکە بگەرم لای بەڕێز سەبارەت بە نەتیجەی پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمان کە ئێستا ژمارەی کورسیەکان لە 550 کورسیەوە کراوە بە 600 کورسی پێ دوای کێ تێدا سەرکەوتوو بوو ئەم جارە ئەردۆغان کە خۆی توانین لە سەرۆکایەتی سەرکەوتن بەرزبن حیزبەکەی سەرکەوتنی بەرزهێنار لە پەرلەمان وڵام بەر لێ وڵامی پرسیامەوە کۆمنتێکم لەسەر ئەو بیربۆچوونانەی کاک عەبدولسەلام هەیە یەکەم ئێمە کاتێ باز لە پرۆسەی دیموکراسیەکەین لە تورکیاە بە جۆرەی پرۆژە یاسای دەستور کە ڕاپرسی لەسەر کرا یعنی یەکێک ڕاستە مەسەلەن ئوردوکان 5 ساڵی داهات و ئیش لەسەرەوە کاکە سەقامگیری زیاتری سیاسی لە تورکیاە و ڕۆڵی مەکانەتی تورکیا زیاتر بەرز بکاتەوە وەڵام ئیشکالی گەورە ئەوەیە بۆ ناوخۆی تورکی بۆ دیموکراسیەت لە تورکیاە یعنی سەرۆک دەسەڵاتی دادوەریشی ئەبێ دەلدانانی بەشێک لە حاکمەکانە و خاڵێکی ترەوەیە سەرۆک کاتێک دەتوانرێت بام کرێ بۆ پەرلەمان بۆ لێپرسینەوە کە زۆرینەی ڕەها لە پەرلەمانە بانگەشتوربوونم نەدڵم بۆچی بۆ ئەمریکا ڕەوابی سیستەمی سەرۆکاتی بۆ مەسەلەن رووسیا بەڵام بۆ مەسەلەن بۆ تورکیا مەبەستی من لەوە نییە بێگومان بەڵێ مەبەستم ئەوەیە یعنی کەم و کورتی تێدایە مەبەستم ئەوە یعنی ئێمە کاتێ باز لەوە دەکەین پێویستە پەرلەمان یعنی کاتێک ئیشکالی بینی سیستەمی سەرۆکاتی پەرلەمانێکە لەوە شتێک خراپە بۆ تورکیا کە سیستەمە سەرۆکۆمار دەسەڵاتی دادوەری بەشێک لە دەسەڵاتی سەلاحەتی دەسەڵاتی دادوەری وەردەگرێت لە دانانی بەشێک لە دادوەرەکانە دوای ئەوە مەسەلەی سەرۆک کێ لە پرسینەوە لە سەرۆک دەکا لەم سیستەمە تازای ئەگەر هات و سەرۆک خیانەتی نیشتیمانی ئەنجامدا دەبێت بە زۆرینەی پەرلەمان بام کرێت زۆرینەی پەرلەمان کێیە وانە ینی کەواتە ئێمە باز لەوە دەکەین ئەم سیستەمە بەشێک لە خەوشەکانی وێ بەشێکشی بۆ کۆمەڵگەی تورکی ئەوەیە کە سەرۆکێکی بەهێز بۆ ماوەی 5 ساڵ فەرمانڕەواتی دەکا و حکوومەت خۆی پێکی دەهێنێ کابینی حکوومەت و مەکانەتی تورکیا لە ئاسی نێودەوڵەتیشی لەسەر دەکا بەهێزی بکاتەوە بۆیە کاتێک باز لەوە دەکەین شەردی هەموو ئەنجامەکان بەو شێوێ بەمانای سەقامگیری بێ لە تورکیاوە بەشێکی تر لە چاودێریان پێیان وایە ئەنجامی هەڵبژاردنەکان لە سەرکەوتنی ئوردوگان و جێگیرکردنی سیستەمی سەرۆکایەتی ڕەنگە بارودۆخی ناسەقامگیری لە تورکیا دروستکە کە پارتەکان پەنا ببنە بەر پارتە دۆڕاوەکان مەسەن لە سەرۆکایەتیەکان دەکان پەنا بنە بەر مەسلەی خۆپیشاندان مەسلەی و ئەنجا بەڕاستی سەرکەوتنی ئوردوگان لەم 5 ساڵی داهاتوە کەوتوتە سەرەوەی ئەم کەم کورتیانەی بواری ئابووری چارەسەر بکە بۆ خۆتان نەزان بۆ بەهای لیرە دابەزیوە زیاتر ڕاستە ئەمە
بەشێک لە کۆمپانیەکانی ئەمریکا و بەشێک لە بارودۆخینی خۆی تورکیا ژوای کردووە بەڵام تا چەند ئۆردوگان و ئاکەپە لەم 5 ساڵە دەتوانن داهاتی تاکەس بەرزتر بکەنەوە ڕێژەی هەڵاوسان کەم بکەنەوە مەسلەی بێکاری کەمتر بکەنەوە ئەمە کەوتوتە سەرەوەی کە سیستەمەکە دەتوانێت جێگیر بێ و ئەو کێشانەش کە دەوری تورکیای داوە لەسەر ئاسی ئەوروپا لەسەر ئاسی ئەمریکا لەسەر پەیوەندیەکانی لەگەڵ سعودی و ئیمارات لەگەڵ ئیسرائیلدا تا چەند دەتوانێت بۆیە بایەخی بەشێک لە بایەخی جێگیربوونی ئەم سیستەم و سەرکەوتنی ئۆردوگان بەڕای بەشێک لە شارەزان ئەوەیە کە تورکیا لە ڕێگەی سەرکەوتنی ئۆردوگان و ئاکەپۆ دەتوانێت مواجهەی ڕوبەڕووبوونەوەی بەشێکی زۆر لەو گیرروگرفتانە بکە کە ئەو دەوڵەتانە ناچار بن تەعامل لەگەڵ ئۆردوگان و ئاکەپەدا بکەن لەبەرەوەی بە شەرعێتی پەرلەمانی دەنگدان دەرچووە لە ڕێگەی دەنگدانی ڕاستەوخۆ وارووا لە پەرلەمانیشا بە شێوەی دەنگدان بۆ شێوەیەکی دیموکراسی کە ئاڵۆگۆڕی دەسەڵاتە دەنگەکانی بەدەستێناوە. بۆ کێشەی کورد سیستەمی سەرۆکایەتی باشە دوای ماردۆغان دەست بکاتەوە بە مەسەلەی پرۆسەی ئاشتی طبعا ینی لە دوای کۆتایی پێنان بە پرۆسی ئاشتی لە دوای هەوڵی شکستی هێنانی کودەتاکە هەتاوەکو لێدوانەکانی لە میتینگەکانی شاهید زۆرە گۆڕانکاریەک بە گوتاری ئۆردوگان بۆ چارەسەرکردنی کێشەی کورد وەکو چۆن لە ڕابردوودا مەسەلەی پرۆسی ئاشتی هاتە ئاراوە نەبوو تەنها هەندێک لێدوانە بێ کە تورکیا وڵاتی کوردەکانیشە بەڵام ئێمە دەزانین لە تورکیا کێشەی کورد ڕەندێکی نەتەوایەتی و ڕەندێکی دەستوری هەیە بۆیە ینی ئەو بەشێک لەو مافە کولتوریانەش کە لە پاکێجەکان لە 2008 بەدوادایان بە کورد جۆرێک لە پاشەکشەی پێوە دیار بوو تەنانەت لابردنی سەرۆک شارەوانیەکان و دانانی مختارەکانی خۆیان لە شوێنیان ئەمە پاشەکشە بوو بۆیە بەشێکی تر و بەرزکردنەوەی دروشمی یەک زمان یەک وڵات یەک دەوڵەت باش هاوپەیمانەتی لەگەڵ پارتی نەتۆ پەرز مەهاپە لە دوای هەوڵ شکستی هەوڵی کودەتاکەەوە ئەمە واکە کە ڕەنگە جێگیربوونی سیستەمی سەرۆکایەتی لە ڕێگەی ئەنجامی هەڵبژاردنانەوە وا بکە کە ئۆردوگان دەستکراوەتر بێ بۆ ئەوەی تونتر ڕوبڕی مەسلەی کێشەی کورد بێتەوە بۆ خۆتان نەزان چ لە ڕۆژاوای کوردستان کە یەکێک لە سیناریۆکان ئەوەیە سەرکەوتنی ئۆردوگان ڕەنگە پرۆسەکانی سەربازی لە منبەجا فراوانتر بکە ناوچەکانی قامیشل ئەوانش بگرێتەوە مەسلەی ئەگەری ئەنجامدانی پرۆسی سەربازی لە قەندیلی شابێ بە شتێکی واقعی لە ڕێگەی فشارکردن لە عێراق مەسلەی کارتی ئاو وەروەها مەسلەی ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا وەروەها ڕێکەوتنیشی لەگەڵ ئێرانە بۆ خۆتان نەزان ئێستا نزیکە لە رووسیا و لە ئێرانیشەوە بۆیە سەرکەوتنی سیستەمی سەرۆکایەتی کەوتوتە سەر ئەوەی تا چەند ئۆردوگان پێویستی بەوە هەیە لە ماوەی ئەم 5 ساڵە بارودۆخی سیاسی ناو تورکیا سەقامگیر بکە و ئەو هێزە نەیارانە لە یەکتریدا ببڕێ کە ڕەنگە بۆ خۆشتان ئەنجامی هەدەپە ئەنجامێکی گرنگە ئاشتەکە دەست پێ ناکاتەوە زیاتر پرۆسی سەربازی بۆ سەر ڕۆژاو بۆ سەر قەندیل دەبێت دوایەمە بێگومان بەڕایی بەشێکی زۆر لە چاودێران ڕای ئێمە شوێمان وایە پرۆسەی سەربازی لە ڕێگەی جێگیربوونی سیستەمی ئەم سیستەمە سەرۆکایەتیەوە ڕەنگە ئۆردوگان دەستکراوەتر کات چکە ئەوەی کە دەنگی بۆ ئۆردوگان داوە ئۆردوگانی وەک پاڵەوانێکی نەتەوایەتی بینیوە لە ڕێگەی پرۆسی داگیرکاری عەفرین لە ڕێگەی ڕوبەڕووبوونەوەی پەکەکە لە ڕێگەی و بەشێک لە خاڵەکانی ڕێکەوتنی مەهاپە لەگەڵ ئۆردوگانە کۆتایی پێێنان و پرۆسی ئاشتی بوو هە لە دوای هەوڵی کودەتاکەوە ئەو ڕێکەوتن زۆر باش سپارت بە هەڵبژاردننی پەرلەمان پارتی دوگەشت پێدانەکانی کەمی کردووە بەراورد بە هەڵبژاردننی پێشوو یاخود ڕێژەی هەدەپەرەکە دووبارە بکەیتەوە سەبارەت بە مەسلەی پەرلەمان ئەم جارە پارتی دادوگەشە پێدان ڕێژەی دەنگەکانی کەمی کوردە کورسەکانی بەراورد بە 2015 تاوان تا لە سەدا 90 تا 90 دەنگەکان کەمی کرد بوتان نزیکی 300 کورسی بوو لە 600 کورسی کە هەڵبژاردننی پێشوو لە 550 کورسی 315 تا حەڤەی هەبوو و ئەمەش بەڵام لە هەمان کاتا بەری هاوپەیماندی کە بەرەی کۆمار یاخود بەرەی جمهورە ئەمە واکە بەریگەلە کە ڕێژەکانی بۆ 54 و ئەوەیە کە ئەمە ڕێژەیەکی زۆر دەتوان حکومەت پێک بێنن کێشان نابێت لەم ڕۆوان دەتوانن حکومەت تەشکیل بکەن سەبارەت بە هەدەپە پێ دوای سەرکەوتنە بۆ هەدەپە ئەم جارش کە توانی بچێتەوە پەرلەمان ڕێژەی بۆ نمونە ئێستا باز لە سەدا 11 دەکرێت کە لە سەدا 10 تێپەڕاندووە طبعاً ئەمە بە جۆرەی ئەو بارودۆخانەی کە لە خۆناغی ڕابردوو هەدەپەی تێدا تێپەڕبووە و ناوچە کوردیەکان جوڵانەوەی کوردی پێدا تێپەڕبووە سەرکەوتنێکی گەورەیە لەبەرەوەی مەترسێکی گەورەش بوو لە هەمان کاتا چۆن ئەنجامی ڕاپرسەکان پیان وا بوو هەدەپە لە سادە تێپەڕێن بە هەمان شێوە لێکدانەوە ژەبوو کە ڕەنگە بربەستەکە تێنەپەڕێن و کاتەکە بربەستێنە پەڕێن ناتوانێت بچێتە پەرلەمان و لە پرۆسی سیاسی و پرۆسەی بڕیارسازی دەوڵەتی نوێی تورکیادان ڕۆڵی نامێنێ بۆیە ئەم ئەنجامە کە ڕێژەی کورسیەکان لە 55 بۆ 6 بەرەو سەرترە دەستکەوتێکی گرنگە و پێویستە هەدەپەش پێداچوونەوە کە بە بەشێک لەو کەم و کورتوانتر دێن سەرکەم و کورتەکانی کاگتوریان بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی
لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەموویمان لایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمە شازەکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا عەبدولسەلام ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بە سیستەمی تازە دەمەوێت ئەگەر سەبارەت بە گۆڕانکارێنی کە کراوە ئایا دەسەڵاتی پەرلەمان کەم کراوەتەوە کەم جارە سیستەمەکە گۆڕاوە بۆ سەرۆکاتی و ڕەجەب تەییب ئەردۆغانیش بووە بە سەرۆکۆمار دەسەڵاتەکانی پەرلەمان زۆر کەم کراوەتەوە یاخود دەسەڵاتەکانی کە بەڕێز وتت حکوومەت نامێنێ ئەنجومەنی وەزیران نامێن دەسەڵاتەکانی تەنها بۆ سەرۆکۆمارە یاخود بۆ پەرلەمانیش دابەش کراوە؟ من پێم وایە یاسایەکان دووبارە چکە ئەگەر بێت و ئەو ڕێفراندۆمی دەستور بخینەوە ئەو هەژدە خاڵە بەڕاستی 2-3 سەعاتی دەوێتن بۆ یەکشیان کەینەوە بەڵام ئاندەی ئەمن لەو بابەتەدا لێگەیشتیمە زۆربەی دەسەڵاتەکان دووبارە لە پەرلەماندا دەبیتن بەڵام لێرەدا شخالەکی گرنگ هەیە کە ئیشەکان بە ئاسانی بەڕێوە دەسیتن لەمە دواوە لە ئەوەی مشتمر زۆر لەسەر بابەتەکان نابیتن لەگەڵ ئەوەشدا من لە سەرەتا باسم کرد گوتم ئەوە سیستەمەکی باشە لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکان ئەوە دەکرێتن لە هەمان کاتشدا ینی ئەوەشمان هەبوو بەڕاستی تێبینیمان هەیە لەسەر ئەو سیستەمەکە لە وڵاتی تورکیادا بۆ یەکەم جارە ئەنجام دەدرێتن ئێمە دەتوانین گەر بڵین ئەو سیستەمە لەلایەن ئەک پارتی و لەلایەن ئەردۆغانەوە بە شێوازێکی باش بەڕێوە دەچیتن پرسیارەکە
لەوەدایە لە پاش ئەردۆغانی چکە ئەردۆغان ئەو پەڕی دوو خوڵ دەتانی واتە 10 ساڵ دەتانی ئەو وڵاتە بەڕێوە باتن پاش ئەردۆغانی چێ دێتە سەر حکومەوە بە شێوازێک دەباتن ئەوە ینی لە داهاتوودا ئەگەرێک دەبیتن کەوا کەسێک بێتن کەسێکی تونڕەو بێتن تونڕەوی لە ناو تورکیادایە لە دەرەوەدا بەکاربێنیتن ئێمە مەبەستمان ئەوە بوو کە ئەوە سیستەمەکی دیموکراسیە بە دەنگدانی میلەت هەم پەرلەمان هەڵدەبژێردێتن هەمیش سەرۆک هەڵدەبژێردێتن و ئەوەش بە دەستور کرایە ینی لە دەرەوەی دەستور ئەو شتە ئەنجام نەدراوە لەلایەن دیموکراسیەوە کێشێکمان نییە بەڵام لەلایەن بەڕێوەبردننی وڵاتدا هەم لە خودی ئەردۆغان بیتن هەم لە پاش ئەردۆغان دەکرێت نێمە چەند تێبینیمانە هەبیتن لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی ئەو وڵاتە بەرەو چ عقارێک دەباتن بەرەو چ ئەوەک دەباتن من پێم وایە ئەو سیستەمە بە قەناعەتی من ینی ئەمن و ئاسایش و سەقام ژیری دەینیتە تورکیا چونکە وا دەکاتن کە مشتومڕ زیاتر لە نێوان لایەنە سیاسیەکاندا دروست نەبیتن چونکی چەند لایەنی سیاسی بچنە ناو پەرلەمانێ ئەو ڕێژەی سەتادەیە لە بۆ ئەوە دانرایە لە تورکیا بۆ ئەوەی حزبە بچووکەکان نەتوانن بچنە ناو پەرلەمانی کاتێک کە حکوومەت دروست دەکرێتن پێک دێنێتن ئەو حزبە بچووکانە هەری لەیەکە لە جێ خۆی بڵێ ئەمن وەزیری داراییم دەوێت ئەو بڵێ ئەمن وەزیری نەوتم دەوێت ئەو بڵێ ئەمن وەزیری دەرەوەم دەوێت چونکی کاتێک کە تەحالوفات دروست دەکرێتن بەڕاستی لایەنە بچووکەکان لە ناو پەرلەمانی ئیستیقلالی ئەو وەزعە دەکەن ئەو ڕێژەی سەتادەیە لە بوو ئەوە دانرایە کەوا سێچار حەزب بتوانانی بێتە ناو پەرلەمانی یەک دووەشان دەسەڵات بی ئەو دوانی ترشان ئۆپۆسیۆن بیتن بەو شێوازە سەقام ژیری دێتە تورکیا ئێمە ینی لە ڕابردوودا بینیمان چەندین کابینە لە تورکیا دروست بوو چەندین هەڵبژاردن لە تورکیا کرا ینی تورکیا بەڕاستی بە تایبەت لە ساڵەکانی 1990ەکان بەردەوام لە قەیرانی سیاسیدا بوو. بەڵێ مامۆستا سەبارەت بە دەنگی لایەنەکان لە هەڵبژاردننی پەرلەمان پێی لە 95 دەنگەکان هەدەپە لە بڵێن ئەکپارتی لە 42 پێشتر لە هەڵبژاردننی 2015 پەرلەمان لە 49 بوو هەوکارەکەی چیە کە دەنگەکانی کەمی کردووە لە پەرلەمان پارتی دادوگەشە پێدان بەڵێ ئێمە کاتێک باسی هەڵبژاردنەکانی یەکی 11 دەکەین نابێت لە بیرمان هەڵبژاردنەکانی هەفتی حوزەیرانی 2015 بڕواتنە ئەو کاتش ئاکاپە سەتاسر بوو دەنگەکانی دوای لە هەڵبژاردننی پێشوەختە لە یەکی 2015 کرا ینی حملەیەکی زۆریان کرد ئەک پارتی بە ئەو کاتی داودۆڵە سەرۆک وەزیرانی تورکیا بوو ینی لە دەرەنجامی ئەوەدا دەنگەکانی گەیشتە ڕێژەی 149 من پێم وایە ئەو دەنگانەی ئێستا کە کەمی کردیتەوە ئەو دەنگە بێلایەنانە بوون کە ئەو کاتی دەنجام بە ئەوەیدا بە ئەک پارتیدا ئێستا دووبارە لە هەر وڵاتێک سەتات دەی ڕێژەی دەنگدەران بەڕاستی بێ ئەوە ینی حتا کاتی دەنگدان سیقیان لەسەر نییە دەنگ دەدەنە چیە کاتێک کە بڵێن مۆرەکەی داوێ یا ئیمزایەکەی داوێتن ئەو کاتی ئەوەی خۆی دیاری دەکاتن دەنگ دەداتە چێ من پێم وایە ئەو ڕێژەی سەتادەیە هەندێکیان دایانە ئی پارتی لە ئەوەش مەهەپەش تۆزەک لەو دەنگانانە بردی ئەو بانگەشەیە کە بڵێ محەڕەم ئینجەش دەیکرد لە دژی ئەردۆغانوان ئەوەش احتیمالە 123 کاریگەری کردیە بەڵام پێویستە ئێمە تەماشای سیستەمی هەڵبژاردنش لە تورکیا بکەین چونکە ئەگەر بێت و ئێمە بەراوردێک لە نێوان دەنگەکانی هەدەپە بکەین لە هەڵبژاردنەکانی یەکی 2015 ڕێژەی دەنگەکانی هەدەپە تقریبان 111 و قسوور بوو 49 مقعدی هینا بوو 49 کورسی بەدەستێنا بوو ئێستا ڕێژەکەی کەمتر بووە 64 کورسی بەدەستێناوە یعنی ئەوە سیستەمی هەڵبژاردننی تورکیا بەو شێوەیە دابەشی هەشتاوێک باز نەبووە ئەو بازنانانە لە شارە بچووکەکان کە زۆربەی شارە کوردیەکان دەگرێتەوە بە دەنگێکی کەم ئەندام پەرلەمانێک دەردەینیتن بەڵام لە شارە گەورەکان بۆ نمونە مەسەلا یەکی هەفتی حوزەیرانی 2015 ئەک پارتی لە بورسا بە 150,000 مەقعدی هێناوە بەڵام هەدەپە لە ئەوەی عفوەن جەهەپە لە ئەردەهانی بە 2000 دەنگ مەقعدەی دەرهێناوە ئەوە دەگەرێتەوە سە سیستەمەکە واتە بە دەنگێکی کەم لە شارە بچووکەکان کورسی زیاتری لە بۆ دانراوە ئەوەش وا دەکاتن کە پاڵنەرێک بیتن لە بۆ گەلی کورد لە تورکیادا بۆ ئەوەی بتوانن ڕێژەی سەتادە ببڕن بەو شێوازە ئێستا
تەماشا دەکەین ئێمە مەسەلا دەنگەکانی مەهەپە لە ئەوەی زۆر زیاترە لە هەدەپی زۆر زیاترە بەڵام ژمارەی مەقعدەکانی 50ەکە 11.59 هینایە مەهەپە بە گوێرەی ئەمن 76 دەنگەکان ئەوە نووسیوە 11.59 هینایە مەهەپە 50 مەقعدی بۆ بەرکەتووە بەڵام هەدەپە 10.12 هیناوە 64 مەقعدی بردووە ئەوە لە سیستەمەکە ئەوە دەبیتن لە سیستەمەکەەوە ئەو بۆ شێوازە دەرچووە شارە بچووکەکان بە تایبەتە شارە کوردیەکان بە دەنگەشی کەم مەقعد دەردەینیت. بەڵێ سپاس دەکەم مامۆستا کاک دکتۆر بگەرم لای بەرز سپارەت بە دەنگی هەدەپە پێ دوای ئەم جارە بڵین ژمارە کورسەکانی زیادی کردو پێشتر 59 کورسی هەبوو بەڵام ئێستا بە پێی لە 95 بووە بە 66 کورسی بۆ 65 کورسی کورسەکانی زیادی کردو یاخود بۆچی زۆر قسە سەرەوەش دەکرێت بۆچی لە 10 میلیۆن دەنگدەری کورد کە باز دەکرێت لە شارەکانی باکووری کوردستان بۆچی هەدەپە مەسەرەن 4 میلیۆن دەنگ بەدەستێنێ نەیتوانیوە ڕێژەی تاوی دەنگی کورد بۆ خۆی مسۆگەر بکات. طبعا ئەم بابەتە دوولایەنێ بابەتێکیان پەیوەندی بە ئەو بارودۆخ و سیاسەتانەیە کە لەم دویانە بەرامبەر بە جۆڵانەوەی کورد و بە تایبەتیش بەرامبەر بە هەدەپە و سەرۆکی پارتەکە و پەرلەمانتارەکانیان و سەرۆک شارەوانەکانیان گیراوەتە بەر یعنی تۆ بێنە پێشچاوی خۆت دەمیرتاژ کە یەکێک لە شخصیەتە کاریزمایەکانی ئەو پارتەیە ڕێگەی پێ نەدراوە هەموو لە هەموو میدیای تورکیدا 5 خولەک ڕکلام و مەسەلەن میتینی خۆی بکات بۆ هەڵبژاردن بڵێن لە تەلەڤیزیۆنی فەرمی تورکی دووجار قسەی کرد بەیانیە بوو بەڵام ئەگەر تۆ ئەمە ڕۆڵی هێتاوەکو بێتە لە ناو زیندانەوە لە تەلەڤیزیۆنەوە ئەگەر بێتە دەرەوە لە شەقامەکانەوە و ڕکابەرەکانی تر و پارتە سیاسەکانی کە بیکە ڕۆڵی زیاتری ئەمە یەک خاڵێکی تریان ئەوەیە بەڕاستی پێویستی بۆ هەیە هەدەپە پێداچوونەوە کا بە پەیڕۆ پرۆگرامی خۆیدا ئێمە دەمێکە قەناعەتمان بۆ بکە پێویستە هەدەپە ئاین تەوزیف بکە لە چۆنیانی چ هەڵەیەکەیە کە هەدەپە پێویستە بۆ هەڵبژاردننی داهات و چارەسەری بکە ئەگەر تێبینی بکەین لە هەڵبژاردننی سەرەتایە کە هەشتا کورسەکەی هێنا هەڵبژاردنەکانی پێش و پێش وەختەکە تێبینیەوەکەن کە بەشێکی زۆر لە شخصێتە متدەینەکان لە کەسانی ئەکادیمی زانکۆکان لە شخصێتی بنەماڵ ئاینەکانی باکووری کوردستان کاندیدی هەدەپە بوون و ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە مەسلەی بەرزکردنەوەی ڕێژەی دەنگەکانی هەدەپە تاوەکو هەشتا کورسی و ئێستاش ئێمە تێبینی دەکەین کە ڕێژەی کورسەکانی هەدەپە کە زیاتر ناگا ئەو پارتە جگە لە ئاکەپە کە خاوەن خیتابێکی دینیە و خاوەنی مەسەلەن مەشروعی سیاسی و ئابووری پەرپێدانی مەنتیقە کوردیەکانیشە ئێمە دەزانین ژێرخان و سەرخانی کۆمەلگەی کوردی لە باکووری کوردستان ئاین ڕۆڵێکی سەرەکی تێدا دەگەڕێ خەڵکی ئێوە خەڵکێکی باوەڕدارە پێویستی بەوەیە کە ئەو پارتە سیاسی بەشداری هەڵبژاردن دەکات نوێنەرایەتی بیرروباوەڕ ئاینێکەشی بکات بۆیە هەدەپە و پارتێکی چەپی کوردی پێویستی بەوە هەیە لە جیاتی مخاتەبەکردنی شەقامی چەپی تورکی مخاتەبەی زیاتری شەقامی ئاینی تورکی و بە دیاریکراوی شەقامی ئاینی کۆمەڵگەی کوردی زیاتر لە بریت چەپەکە شەقامی ئاینی کوردی بکە باشترە بۆ ئایندەی کورد بێگومان هەر بۆ خۆشی وایە بۆچی لەبەرەوە ئێمە دەزانین ئەوە دوو هەڵبژاردنە ینی ئەم ڕێژەیە ڕاستە 65 تا 66 کورسیش ڕێژەیەکی باشە بەڵام ئەگەر تێبینیکەن ینی پێویستی بەوە هەیە ڕێژەکە بەرسەر بێتەوە بۆ ئیلانی کەم لە بەشداریکردنی کابینەکانی حکوومەتە بەشداری بکە و ڕۆڵی زیاتری لە پرۆژەی پڕیارسازی هەبێ بۆ ئایندەی کورد و بۆ ئایندەی تورکیاش بۆیە لاکردنەوەی هەدەپە لە مەسەلەی ئاین تەوزیفکردنی ئاین لە ناو پرۆگرامی سیاسی خۆیان وەجێکردنەوەی بەشێکی زۆر لە بابەتە ئاینەکان ینی یارمەتی دەردەبێ بۆ کەمکردنەوەی دەنگەکانی ئاکەپەش لە باکووری کوردستان ئێمە دەزانین ئاکەپە تەنانەت لە شارەکانی ڕەها و لە ئورفە ینی لە هەدەپەش لەم هەڵبژاردنە زیاتری هێناوە لە هەندێک شوێن و ڕێژەکەش لە هەندێک شوێنە فەرقێکی مەسەلەن 60 بۆ 30 60 بۆ 40 ئەمە پێویستی بە چاپێخشانەوەیە و ئێمەش لەو ڕوانگەوە پێمان وایە کە پێویستی ئاین تەوزیف بکات چونکە پارتەکانی تر مەسەلەن پارتی مێرەڵ ئەکشنارە و هیچ شێوەیەکە لە پارتی نەتۆپەرست جابێتەوە هیچ جۆرە تێڕوانینێکی بەلای مەسەلەی چارەسەری کێشەی کوردانیە جەها پێ تەنها بۆ کەمکردنەوەی هەژبوونی ئاکپارتی ئۆردوگان مخاتەبەی کوردەکە ئەگەرنا لە ڕووی دەستوری یاساییەوە ئەویش بڕای پێی نییە مەسەلەی پارتی سەعادەتە ڕاستە خاوەن بوعدێکی ئاینی و هەڵگیری پاشماوەکانی پارتی فەزیلەتی نەجبەندی ئەربەکانەویش بە هەمان شێوە بۆیە ئۆردوگان و ئاکپارتیش پاشەکشیان لە پرسی چارەسەری کورد کردووە بۆیە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە کە دەنگەکانی هەدەپە لە باکووری کوردستان زیاد کە ئێمە بڕۆمان وایە پێویستە هەدەپە لە بری مخاتەبەکردنی شەقامی چەپی تورکی شەقامی ئاینی کۆمەلگەی کوردی لە باکووری کوردستان کە ئێمە دڵنیاین ئەو ڕژەیە لە هەڵبژاردنەکانی داهاتوو بەرسە دەبێت زۆر باشە بە سوارد بە گرنگی خەباتی پەرلەمانی بۆ کورد لە باکووری کوردستان بۆچی من ئەمڕۆ سەرکردەکانی دەپەم بینی لە کاتی دەنگدان زۆرتێکی بە هیواوە دەیان ڕوانی بۆ ئایندە لە سەرڕاوی کەچەنی پەرلەمانتار و سەلاحەدین دەمیرتاجی لە زیندانە خەباتی پەرلەمانی چ گرنگێکی بۆ کورد لە تورکیا بێگومان ئەوە تاکە
منفەزی ڕزگاربوونی کووردە لە بۆ خۆتان نەزان پێشتر لە ژێرسایی سیستەما سەربازی و تۆتالی و سێکۆلارەکانی تورکیادا ڕێگە نەدراوە کورد مەسەلەن بەشداری پرۆسی هەڵبژاردن بکە و ڕێگە نەدراوە ینی تا فترەی کرانەوەی سەردەمی ئاکەپەش مەسەلەن گزارش لە مافە نەتەوایەتی و کولتوریەکانی خۆی بکە بۆیە لە هاتنی ئەکەپەوە دەرفەتێک کرایەوە گەرچی بڵێن لەو قۆناغی پرۆسی ئاشتیە و لە ئارا ناوچەکان بەرەو پێشون و گەشەسەنیان بەخۆوە بینی و بۆ یەکەمین جاریشە لە هەڵبژاردننی پێشووە کە کورتوانی بەربەسی لە سادە تێپەڕێنێک ئەوە بەرهەمی ئەو بارودۆخە ئاسایی و سیاسی و ئاشتی هەبوو کە لە باکووری کوردستانە هەبوو و ئێستاش هەم لە ئێستاشدا کە ئەم سیستەمە سیاسی بۆ ئۆردوگان و ئاکەپەش پێویستی بەوە هەیە لەبەر ئەوەی مخاطبی زیاتری هەدەبە بکە و هەدەبەش بچێتە پێشەوە لە ڕێگەی سازان یاخود نزیکبوونەوە لەوەی دارێکی تر دەست بە پرۆسی ئاشتی بکرێتەوە لە تورکیا و لە باکووری کوردستان چونکە ئەوە یارمەتی دەرە هەم بۆ کەمکردنەوەی بەریەکەوتنی نێوان پارتی کرێکەکانی کوردستان و سوپای تورکیا لە سەرجەم ناوچەکان لەبەرەوەی ئەو پێکدادانان لە ڕابردوو لە ئێستاشدا کاریگەرێکی زۆری لەسەر ئابووری تورکیا هەبووە لەسەر ئابووری تورکیا هەبووە کەمکردنەوەی ڕێژەی مەسلەی پارە خەرجکردنی بەشێکی زۆر لە تەرخانکردنی پارە بۆ پرۆسە سەربازیانە بۆیە بایەخی بەشداری کورد لە پرۆسی سیاسی و دەرچوونی بایەخێکی گرنگە بۆی کورد لە ڕێگەی دەستوری و یاساییەوە بتوانێت گزارش لە مافەکانی خۆی بکەوە لە پەرلەمان و بتوانێت داواکاریەکانی زۆر بە کورتی پێ دوایە لە نێوان پارتەکانی تکە جگە لە ئەکەپە پارتی تر هەیە بڕوای بە کێشەی کورتەوێ یان خود هەدەپە دەبێت دوایەمە ڕێکەوتن لەگەڵ ئەکەپکە بڵین بەڵێ تامان ئەوە کەوتوتە سەر ئاکەچکە ئاکەپە براوی هەڵبژاردن ئۆردوگان براوی سیستەمی سەرۆکایەتیە پێویستی بەوە هەیە کە بارودۆخی سیاسی تورکیا ساخانگیرتر بێ بۆی بتوانێت و 5 ساڵەوە شوێکی باشتر بەڕێ بکە پێویستە لە هەدەفە نزیک بێت و هەدەفەش پێویستی بەوە هەیە کە جارێکی ترچکە ئەو بارودۆخانەی سەربازی و جەنگی کە بوو هیچی بە قازانجی کوردیش نەبوو. سپاس دەکەم مامۆستا عەبدولسەلام سەبارەت بە ئەکەپە ئێستا کە لەگەڵ مەهاپا و پەیمانی پێکێناوە دەتوانن حکوومەت پێک بێن یاخود ناتوانیوە ڕێژەی کورسی بۆ پێکێنانی حکوومەت دەستەبەر بکەن. بەڕاستی ئەو سیستەمەی نوێ سیستەمی سەرۆکایەتی یانی حکوومەت نابیتن و پێکێنانی حکوومەتش نابیتن یەکسەر ئەردۆغان دەبتە سەرۆکی دەوڵەت و ئەردۆغان بەخۆی ژمارەی کابینەکە لە وابزانام لە 29ەوە دەینتە 16 وەزیر بەخۆی دیاری دەکاتن ئەگەری هەیە 2 تاکو 3 یاریدەرش لە بۆ خۆی ئەوە بکاتن دیاری بکاتن یعنی ئەوە دەسەڵاتی ئەردۆغانە وەزیرەکان چێدا دەنێتن چێدانانێتن لێرەدا هاوپەیمانێتین لە لایەنێوان لایەن سیاسیەکان ناوێتن ینی علاقەی بە پەرلەمان و بە هاوپەیمانەتی لایەنە سیاسیەکاندا نییە یەکسەر ئەردۆغان دیاری دەکاوە. بەڵێ یعنی ئەکەپە هەرچەندە دەنگیشی کەم هێنابێت لە پەرلەمانە ڕێژەی دەنگیش ئەگەر کەمیش بکات کێشە نیە بۆ نمونە تەنها سەرۆکۆمار حکوومەتەکە پێکدێنە مافیەوە پەرلەمان هیچ ڕۆڵێکی نییە مەسەلەن لە پێکێنانی مەسەلەن کابینەی تازە کە سەرۆکۆمار سەرۆکایەتی دەکات. نەخێر هیچ پەیوەندی بە پەرلەمانەوە نییە پەرلەمان لەمە دووەوە دەبتە شوێنی دانانی یاسا چه علاقەتی بە کابینە نامینێتن و کابینە ئەسڵەن لە تورکیای داخل ئەنجومەنی وەزیران نامینێتن ینی تەنها سەرۆکی دەوڵەت دەبی کە ئەردۆغان هەڵبژێردرا ئەردۆغان بەخۆی 16 وەزیر دیاری دەکاتن لەگەر 2 یاری دەر. بەڵێ ئای وەکو ئالێتی دیاری بەڵام هاوپەیمانەتی لە ناو پەرلەماندا هاوپەیمانەتی بەڵێ هاوپەیمانەتی لە ناو پەرلەماندا لەسەر یاساکان دروست دەکرێتن ئەگەر بێت و مەسەلە یاسایەک بێتە ناو پەرلەمان پێویستی بە 350 کورسی هەبیتن ئەوە بە ئەکپارتی و بە مەهەپا دروست دەبیتن ئەوە بەڵام ئەگەر بێت و پێویستی بۆ نمونە 400 کورسیەیە ئەو کاتی پێویستی بە هاوپەیمانی لایەنێکی تر دەبیتن بە قەناعەتی من ئەوە هەدەپە دەبیتن هەدەپەش دەبی ئەو هەڵە بقۆزیتەوە کە خۆی بتوانیتن لە لایەنی دەسەڵات نزیک بکاتەوە چونکی لە بەرژەوەندی بەڕاستی هەم هەدەپەیە هەم لە بەرژەوەندی گەلی کوردە لە تورکیا لەگەڵ دەسەڵاتی ئەکپارتی ڕێک بکەون چونکی ئەگەر بێت و تەماشای مێژووی تورکیا بکەین ئێمە دەتوانین بڵێن دۆخی کورد لە تورکیا لە باشترین شێواز لە کاتی ئەردۆغانوان بووە لە کاتی ئەکپارتی بووە و دەتوانن لەمە دواوەش لەگەر دەسەڵاتی ئەکپارتی ڕێک بکەون کە پرۆسەی ئاشتی دووبارە دەست پێ بکەنەوە گەلی کورد لە
تورکیادا زۆر پێویستی بەو پرۆسەیە هەیە چونکە ئیتر ئەو گەلە لەوێن دەر بەڕاستی زۆر بێتاقەت بووە پێویستی بە ئەمن و ئاسایش و سەقامگیریە پێویستی بە هەڵی کارە پێویستی بە ئەوەدانە ئەوەش بەڕاستی ئەگەر بێت و هەدەپە لەگەر حکوومەتی ئەکپارتی یعنی ڕێک بکەویتن من قەنەعەتم وایە حکوومەتی ئەکپارتی کۆمپانیایە زلهێزەکانی تورکیا سەبرە ڕوو لە ناوچە کوردیەکانی زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولسەلام عەبدولمەجید شارەزا لە کاروباری تورکیا کە لاورێرەوە لەگەڵمان بووی هەروە دکتۆر سەلام عەبدولکەریم شارەزا لە کاروباری تورکیا کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ